سڵاوتان لەبێت بەڕێزان کارزان عوسمانم لە ستۆدیۆکارمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانم بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. ڕەنگە ئەمڕۆ پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژانی پێشووتر کۆبکەینەوە بمەوێت لەگەڵ یەکێک لەو خەڵکانی کە بۆ ئێوەش ئاشنایە و حتمەن دەتوانێت ڕێنوێنیمان بکە، لانی کەم دەستنیشانی ئەو دەردانە بکە کە لە کۆمەلگای کوردیدا هەن. بابەتی توندوتیژی، زیادبوونی ڕووداوەکانی خۆکوشتن و کوشتن، توندوتیژی خێزانی، بۆچی ئەم ڕووداوانە لە هەرێمی کوردستاندا زیاد بوون؟ من جۆم لێ دەبێت زۆر جار کە باز دەکرێت میدیا یاخود دەستگاکانی ڕاگەیاندن بە هۆکار دەزانن کە پێم وایە بەشێک لە هەڵی تێدایە بمبورن ئەگەر ئەمە بۆ چوونی خۆم لێرەدا ناچار بم بڵێم، چونکە خۆ ئەرکی دەستگای ڕاگەیاندن چییە جگە لە گواستنەوەی ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن بە ڕووداوی کوشتن، بە ڕووداوەکانی توندوتیژی، بەڵام وەزیفەیەکی تری هەیە کە چاکردنەوە لە پاڵ دەستنیشانکردنی و گواستنەوە و نیشاندانی هەوڵدانە بۆ چاکردنەوە و دۆزینەوەی ئەو ڕێگایانەی کە ئەو گرفتانە یاخود ئەو دیاردانەی پێچارەسەر دەکرێت. حتمەن لانی کەم NRT بەو ئەرکە هەستاوە لە پاڵەوەی کە نیشانی دەدا هۆکارەکانیشی باز دەکا، بە دوای چاریسەریشدا دەگەڕێ و خەڵکانی پسپۆڕ و شارەزاش لە بوارەدا دەهێنێ بۆ ئەوەی کە قسەی لەبارەوە بکەن. ئەمشەو گفتوگۆ دەکەین بۆچی ئەم ڕووداوانە لە هەرێمی کوردستاندا زیاد بوون، بەڕاستی بۆچی هەست دەکرێت کە دەرونی تاکی کوردی ماندووە، بۆچی بەها نەماوە، بۆ ئێستا بەها بۆ هیچ شتێک نەماوەتەوانێ، هەموو شتێک داماڵراوە لە شکۆمەندی، بۆچی لەگەڵ میوانەکەمدا بەر لە دەستپێکردنی بەرنامەکە لەسەر وەختی تایتڵەکەدا بوو باسی لەوە کرد کە کتێبێکی خوێندۆتەوە لە ماوەیەدا باز لەوە دەکا کە ئێستا سەردەمی پڕوپوچیە. بۆچی وای لێ هاتووە ئێستا پڕوپوچی بەهای هەیە لە ڕەنگە لە دنیاداوا بێ و حتمما بۆ هەرێمی کوردستانیش دەبێت چی بکەین بۆ ئەوەی ئەمانە چاک بکەینەوانێ. من گفتوگۆ دەکەم بە سپاسەوە لەگەڵ دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی. زۆر سپاس دەکەم دکتۆر کە ئەمشەو میوانی تاوتوێت. سپاس دەکەم بۆ جەنابت و بۆ بینەرانی زۆر سپاس دەکەم. وە کۆمیشە بەڕێزان ئەگەر پێتان خۆش بێ دەتوانن بەشدار بن لەگەڵمان، مەودای گفتوگۆکەمان فراوانتر بکەن بە کۆمنت و پرسیارەکانتان کە لە تۆڕ کۆمەڵایەتەکان و لە لایڤی بەرنامەی تاوتوێدا دەینووسن. دکتۆر دیسان سپاس دەکەم، دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم. بەڕاستی هۆکارەکانی زیادبوونی کوشتن، خۆکوشتن، توندوتیژی بە شێوەیەکی گشتی بۆچی دەگەڕێنەوە، چی لێ دەخوێنەوە؟ وڵی کا کارزان زۆر قسەمان لەسەرەمە کردووە، لە لای بەڕێزی لە یەک بەرنامەیەمانەمان باس کردووە. هۆکارەکان دیارن، یعنی بەڵام یەک شتەیە حەزەکەم بیڵم بۆ ئەوەی شتەکەمان زانستی بێ. زۆر جار ڕاگەیاندنەکان زۆر شت گەورە ئەکەن. ئەو لە پێشێکەکەش ئاماژەم پێکرد، یعنی زۆر جار ڕاگەیاندنە نیشانی بدا کە کەسێک کوژراوە. کارزان ئەزانین چۆنە ئێمە من ناڵم ڕاگەیاندنەکەی تۆ بەس بە گشتی باسی ڕاگەیاندنەکان دەکەم. ڕاگەیاندن کە باسی دیاردەیەکەکەی تۆ بێ ئەم دیاردە قێزە و نەقێزەونترکەی نەک پیرۆزی بکەیت. زۆر لە ڕاگەیاندنەکان خۆکوشتنیان وا لێ کردو خۆشیان کردووە بۆ ئەوەی کەسانێکن لەلایەنی دەرونیە و ئیستعدادی خۆکوژیان تایە، ئامادەباشییان هەیە پڕبوون. ئەو بەرنامەیە یاخود بە پاڵەوانکردنی ئەو کەسەی خۆیە کوژەیە خەڵکە کوژێ وای لێکا وەکو ئەوە وایە تۆ لە شوێنێکابی پڕ بووە لە غاز و بەس دەنکشقاتیەکێ بیتەقێنیتەوە. ئەمە لەلایەن دەرونیەوە ئەمە هەمووی هەیە. من زۆر بەرنامە باسم کردە کاتی خۆی گۆتەی ئەڵمانی ڕۆمانێکی بەناوی خەمەکانی ڤێرتز بڵاو کردەوە، بڕواو هەبێ یەک شەپۆل لە ئەوروپا خۆکوشتن زیایی کرد. ئەوروپا هەمومان زین زۆر وڵاتەکان پێ دوایی کە دیڕاستیان کرد و زانەکان لیان دەروونناسەکان لیان کۆڵیەوە سەیریان کرد پاڵەوانەکەی ئەمە لە ئەخیرا خۆیە کوژێ بۆیە هەر منعیان کرد و سەدان نمونەی تری وامان هەیە. لەبەرەوە ئیژماری دانیشتوانی زۆر بۆ کاکارزان جاران لە گوندەکانیشا کوشتن و بڕین هەر هەبووە، بەڵام جاران خەڵک نێزانی لەو گوندە ئەکوژرا خەڵک نێزانی لە گوندەکەی خۆی زانانی. ئێستا هەموو دنیایان بچوو کردوێتەوە، ژماری دانیشتوانی زۆر بووە، بەڵام ئەم مانای ئەوە نییەنە تاوانەکان هەیە بەڵێ زیایی کردو، بەڵام بەو شێوە نییە خەڵک بتۆقێنین. هەیە بەرەو خراپی ژەڕوە بەهاکان داتەپیوە بەرەو کڵاوبوونەوەی تەواوەڕوە. ئێمە زۆر قسەمان لەگوڵە، بەڵام ئەبێ بین بە دوای سەرچاوە سەرەکیەکە هەبگەڕین. تۆ کە بە دوای ئاوێکی لێڵە دەبێ ئەبێ بە دوای سەرچاوەکە هەبگەڕین. دکتۆرێکە کۆمەڵ ناسێکە بە ناوی ئالان دونۆی باش خۆی خەڵکی کەنەدایە. ئێستا کتێبێکی ساڵی 2015 بڵاو کردوتەوە بە ناوی چی بە عەرەبی تەرجومە کراوە سەردەمەکە تابان سیستەمەکەی ناوی ناوە نیزام تەفاهە، یعنی بە کوردیەکەی خۆمان سیستمی هیچ و پوچ. ئەڵێ چی
ئەڵێ ئێستا ئەم قۆناغی مرۆڤایەتی تایەتی لە ژێر سایەی سیستمی سەرمایەداری تەمان سیستمی سەرمایەداری شتی جوانی هەیە کۆمەڵێ بەهای جوانی تیا بەڵام هەموو بەها پیسەکانی ئێستا ئەڵێ ئێستا باسی مامۆستای زانکۆکە ئەڵێ ئێستا مامۆستای زانکۆ بۆ نمونە چەند تەوەرێکی داناوە من ئەتوان سیان لەسەر بکەم ئەم بەڕێزە ئەڵێ ئێستا مامۆستای زانکۆ پێویستی بەوە نیە وەکو جاران داهێنەر بیت و ڕۆشنبیر بیت و بەتوانابی ساڵی ئەتوانی دێها توێژینەوە بڵاوکەیتەوە توێژینەوەی تافهیش چونکە تۆ لە سەردەمێکە ئاژی کەسانی هیچ و پوچ حکومەکەن و کەسانی هیچ و پوچ لە ڕاگەیاندنەکان مسەیترن ڕاگەیاندی باشەیە بەڵام کەمینەن مامۆستای جامعی باشێ بەڵام کەمینەن ئەوەی کە زاڵە و ئێستا ساحب قەرارە و سیستمی جیهانی و سەرمایەداری بەدەستەوەیە ئەڵێ سیستمی هیچ و پوچەکانە لە تیجارەتە لە بازرگانیە ئەڵێ زەریبەیان زیا کردووە ئەنواع غەرامە ئەموو هەیە ئەمە هەمووی لە فەقیر و هەژار و وڵاتە هەژارەکان هەمویانە چەوسێنەوە نەوت و سەرمایی ئاسمانی و عەرزی و نازان دیار بن بەس چی بکەن بۆ ئەوەی بیان بە تەیارە و ساڕوخی عەبرقارات و نازانچی ئەوانی بێ دەمکوتکەن بۆەوەی هەوڵ نێن ئەم سیستمە هیچ و پوچە لە ناوبەرن ئەم زانایە ئەڵێ ئەوەی کە باسێکە ئێستا لە هەموو وڵاتانی وەکو لای ئێمە کارزان ئەبێ ئەڵێ ئەم سیستمە هیچ و پوچە کۆمەڵی ڕموز و هێمای هیچ و پوچی بۆ خۆی دروست کردووە ڕاگەیاندنی هیچ و پوچی زمانی هیچ و پوچی هەیە ئەڵێ لەلایەنی هونەرەوە ئێستا هونەرە ڕەسەنەکەی جاران نەما هونەری پلاستیکی هەیە ئەوەی کە بەجاران شاڵی شاپل و فلان بە ناوی هونەری کۆمیدیا ئێستا خەلاقیەتی تیا بوو ئێستا نا بەڵێ هەدەفی هەبوو ئامانجی هەبوو ئێستا هەمووی بووە بەشتی تافه بووە بەشتی بێمانە چگەڵە سیستمەکە سیستمی چەترەکە هیچ و پوچە حتا باسی واکەڵێ لە ڕاگەیاندنەکانە ئێستا هەوڵێن ئەوانەی پارەدارن ئەوانەی مۆدیێلن ئەوانەی هیچ و پوچن ئەوانە بەرزکەنەوە بیکەن بە قودوە ئەوانەی بەتوانان و ئەوانەی لێ هاتوون دووریان خەرەوانن ئەمە ئێستا لەم کتێبار حتا ئەڵێ ئێستا زاڵبوونی کۆمەڵی کۆمپانیایە کۆمپانیای زەبەلاحە حتا وای کردو کۆمپانیە بچووکەکانیش نەمێنن ئەم سیستمە سەرمایەداری وای لێکرۆ ژمارەی بەتاڵە زیاتر بێ زۆربوونی ئەوانەی کە خۆیانە کوژن زۆرتر بێ اینجا ئێمە لە وڵاتێکی وەکو فەڕەنسا و کەنەدا و ئەم وڵاتانە بەم شێوەیە بێ کوردستان و عێراق و ئەم وڵاتانی و ناوچەیە پاشکۆی ئەوانن یعنی ئەکید ڕنگدانەوەی ئەبێ بتێ و نەتەوێ ئێمە هیچ نەدەوڵەتمان هەیە نەخۆمان ساحب قەرارین ئەکید پاشکۆین ئیتر ڕاگەیاندنەکان کە نمونە قودوی چۆنە بۆ دروستەکە کارزانجان باش بڕۆ بزانە چی ئەبەنە پێشەوانێ ئەمە هەمووی ئەم بەڕێزە باسی ئەواکە کاتی خۆشی حتا باسی ئەواکە ئەڵێ بۆچی سەرکەوتوو بووە ئەم سیستما هیچ و پوچە لەبەر ئەوەی وای لە خەڵک تێگەیانوە کە ئازادن ئەڵێ بەس ئازادیەکی درۆزنانەیە وەختی خۆشی ئەرک فرۆم کە دەرمزانێکی گەورەیە لە کتێبێکە ڕاکردن لە ئازادی الهروب من الحرية کتێبێکی بەناوبانگی هەیە لەویا باسیەکە ئەڵێ هەموو مرۆڤایەتی تووشی نامۆبوون بووە چونکە دائیمەن هەوڵی یاوە ئازاد بێ مەسەن سەردەمی ئەقتاعی هەبووە لەوێ ویستوێتی بڵین چۆتە سەردەمێکی دی بۆ منە پیشەسازی ویستوێتی ئازاد بێ سەیدی کردو پیشەسازیەکە مەعمەلە بچووکەکانیش نەما بێ ئیشی زیاتر بوو خۆشی ناتوانێت بگونجێنێ نامۆتر بوو هەوڵیا سیستمی سەرمایەداری ڕاستە تۆزی ئازادی زیاتر بەڵام لە ئازادی هەر کۆیلەی اینجا ئەمە لێرەیە هەموو ئەمانە گەلێ لە دامەزراو پەروەردەیەکان ئێستا شتی تافه ڕۆڵی هەیە ئەڵێ زانکۆکان کە جاران وەکو سەرچاوەی ئیبداع و داهێنان بوون ئینتاجیان نەکرد ئینتاجی معریفە ئێستا ئینتاجی هیچ و پوچەکەن ئەمە قسەی ئەم بزانە کۆمەڵناسەیە باشە دکتۆر بەڵام یعنی خۆ بۆ هیچ سیستمێک نییە کێبڕکەی کەپیتالیزم و سەرمایەداری بکە خۆ ئەگەر کەپیتالیزم و سەرمایەداری ئەمە بەرهەمەکەیەتی کە ئێستا هەیە دەبێت تر چاوەڕێ بکەین دۆخەکە خراپتر بێ یان دەبێت خۆمانی لەگەڵ بگونجین دەبێت چاکی بکەینەوە کارزانجان ئەم لە کۆتایی کتێبەکان ڕاستی ئێستا هەر هەدەفەکە قازانجە ئەم سیستمە یعنی کە سیستمی هیچ و پوچی ناوناوە ئەڵێ بەس گرنگی بە قازانج و جانبی مادیە جانبی ڕۆحی مال کردووە کەمە بەس حتمما لە سەرمایەداری بەڵێ باسی سەرمایەداری کە ڕسمانی بڵێ بەڵام لێرە لە کۆتایی کتێبەکانڵێکی ئەڵێ ئێ بە هەمومان یەک دەنگ ئەبێ هەوڵ بین بۆ پوچەڵکردنەوەی ئەم پوچەڵ ئەم سیستمە پوچەڵە ئەڵێ بێ ئیستیفادا طبعا ئەو حتا زیاتر بیرەکەی سۆشیال چۆنەڵی ئیشتراکیانەیە ئەڵێ ئەبێ ئێمە پند و عیبرەت لە حرەکە شیوعیەکان و تەحەڕوریەکان و ئەمانی بە ناوی وڵاتانی چەوساوە کە زۆر کەوتونەتە هەڵابی ئیسفادە لەو هەڵانە بکەین ئەڵێ ئێمە نابێت ببین بە پاشکۆی ئەم سیستمە کە ئێستا زۆربەی کردو بە کۆیلەی خۆی چونکە ئەوەی نەبێ بە کۆیلەی خۆی دووری خاتەوە چێ دەسەڵاتێکی نییە اینجا ئەو لێرە شتێکی زۆر جوانی کارزان باس کردووە جیاوازی کردووە لە بینی ڕۆشنبیر و کەسانی خەبیر و لێزان ئەڵێ ئێستا ئەم سیستمە هیچ و پوچە کەسانی لێزانێ بۆ دروستەکە خەبیر بەڵام خەبیر لە چی
لە فرتوفێڵ لە غەش لە قۆڕخکردن لە ماستاوکردن بەڵام جیاوازە لە ڕۆشنبیر ڕۆشنبیرەکە ئەوە ناکات ئێساڵی جامیعەکانمان زانکۆکانمان سیستمی پەروەردەمان کەسانی لێزان لە فرتوفێڵە کاتی خۆشی ڕۆسۆ لە سەدەی هەژدەیە وتوێتی ئەڵێ هەتا وەکو عیلم بەدەست بێتەوە ئەخلاق نزمە بێتەوانێ لەبەرچی ئەڵێ ئەو عیلمە بۆ هەڵخەڵەتانن و بۆ چەورسانی و کەسانی تر ئەم کەسانە بەکارێنن چونکە بێ عیلم لە دەستی یەکێکا بێ کارزان کە ئەخلاق و بەها ئەخلاقیەکانی هەیە ئەمان بە هیچ شێوەیەک جانبی ڕۆحی جانبی ویژدانیان پێشێل کردووە بۆیە ئێستا کۆمەڵێ بەهای ئینسانی لێبوردەیی هاوکاریکردن کۆمەک هەرەوەزی ئەمانە نەماوە ئێستا هەمووی لەم نظامی ڕسمالیە هەموو سەرمایی دنیا لەوانەیە لە چەند سەد کەسێکا کۆبۆتەوانێ لە سەد تا دوی هەموو خەڵکەکە لە سەد تا نەوەتی سەرمای عالمیان لایە لە سەد تا نەوەی خەڵکەکەش لە سەد نەوە هەشتیشی لە سەد دوی سەرمایەکەی لا نییە ئەمە لەژێر ئەم سیستما چۆن مرۆڤ دەرون دروستە بێ چۆن داوا لە منەکەی بڵێ بۆ کوشتن نابێ چۆن خەڵکێکەیە پڕان تووشی نامەبوون بووە ئەگەر خۆشی نەکوژێ خەڵکە کوژێ ئەگەر نەیتوانی خەڵک کوژێ خۆی کوژێ چە مرۆڤی دەرون نەخۆشەوەیە بەس بۆ ئەوە ئاسان بۆتەوە ینی ئەوە زۆرتر بۆ من پرسیار بوو لە ڕووی دەرونەوە بۆ ئاسانە خەڵکێک بڕیار بە کوشتن لە کاتێکدا دەبێت ترسی لە دادگا هەبێت دەبێت ترسی لە خودا هەبێت دەبێت یعنی یەک دنیا ترسەیە دەبێت ڕێگەی لێ بگرێ ئەنجا لە بابەتی ئینسان باسی یەکێکەکەی کە خوا بناسێ باسی یەکێکەکەی کە ئیمانی هەبێت تۆ باسی یەکێک ئەوەی ئیمانی هەبێ هەموو دراساتەکان ئەڵێن لە ئەوروپا لە هەر شوێنە کراوە هەر کەسێ ئیماندار بێ جانبی ڕۆحەکەی بەقووە دێ ئیماندار مەبەستە مۆنی موسڵمان بێ مەسیحی بێ یزیدی بێ کاکەیی التزاماتی ئاینێکی هەبێ بەڵێ گاپەرز بێ هندۆز بێ هەر شتێدا شتێکی ڕۆحی هەبێ بۆی بژی جانبە نەبێ بە کۆیلەی غەریزەکانی و جانبە مادیەکان ئەڵێ بە دەگمەن خۆیان نەکوژن ئەم سیستمە هیچ و پوچە فەلسەفەی بۆ نێشتوویەوە جانبی ڕۆحی لە ناو بردووە هەمووی یە دیوری ڕواڵەت و دیوی دەرەوە پیشانەیە دیوی ناوە نیە تۆ بەس جانبە دینەکەی لێ بکەیت ینی مەسەلە ئینسانەکە ئەمەیان بۆ ناتوانێت ڕێگە بگرێت یاخی ئینسانێکی چێسا ئەرک فرۆم خۆ ئیمانی بە دین هەر نییە بەس باسی ئەوە کە ئەڵێ ئینسانەکانم تووشی اختراب نامۆبوون بوون لەبەر چی لەبەر ئەوەی لە سیستمێ لە نیظامێکە ئاژین ئەم نیظامە تەحەدای حاجات و پێداویستە سلوشتە طەبیعەکانیەکات پێداویستە سلوشتەکانی ئینسان کە ئازادیە کە ڕادەربڕینە کە هاوکاریکردنە بە کۆمەڵایەتیکردنە جانبی ئیجتیماعیەکەی زۆر مهمە زۆر باسێکڵ ئینسان بەبێ کۆمەڵ ناژی ئێستا کۆمەڵی پەرتەوازە کراوە جانبی ئیجتیماعی پەیوەندی کۆمەڵایەتەکان لاواز بوو ئێستا سەیری کە باوک و برات بوون بە دوژمنی یەکتی ئەمە ڕنگدانەوەی ئەم سیستمە دێن ساڵی ئەم سیستمەیە کە هەمووی شۆڕ بۆتەوە لە ڕاگەیاندەکانەوە فەرموو بزان ڕاگەیاندەکان و ڕێکلامەکان چیەکەن لەوانەیە تۆڵی ڕاگەیاندنی من یا فڵان ڕاگەیاندەکەی من باشترە بەڵام تۆ وەرە بەعام باسی کەمە کە باسی ئاسێکی ساڵی لە زانکۆ کەسانی لێزان پەروەرداکەن خۆ کەسانی ڕۆشنبیریشی تایە خۆ کەسانی لێهاتووشی تایە کەسانی داهێنشتە بەڵام ئەمانە کەمینەن ڕۆڵیان نییە صاحبی قەرار نین ئەڵێ حتى ئەوانەی حکومەکەن کەسە هیچ و پوچەکانن اینجا کەسانی هیچ و پوچیژەکەن بە دەسەڕاستی خۆیان چونکە کەسانی ڕۆشنبیر ئەوانیان لێ قبوڵ ناکەن بۆیە بە یەکجار تاکە کەسەکان ئێستا لەژێر ئەم سیستمەیە خۆ لای ئێمە نییە کاکارزان تۆ زۆر جار ئەبینی لە ئەمریکا زەلامی هەڵەسێ چل کەس دەکوژێ زەلامێکیان گرتووە بۆ نمونە دێن حاڵەتی وا ڕوئەیە ئەی هێنن سەیرەکەن لە ماڵەکەی خۆیان 200 کەس تعدای جنسی لێکن و کوشتێت و سەری بڕیوە ئەو ئێستا مەسەلەن بۆ نمونە لە زۆر وڵات ڕێی پێیراوە ئیتر هەندێک جار ئەمە ئەیگەڕێنەوە بۆ هۆرمۆنات و بۆ لایەنیتن بابەتێکن باسیەوە ناکەم بەس مەسەڵ لە پیا و پیا بێنە ژن بێنێ باش ئەڵێ حەزی هەیە باش ئەگەر حەزی لەوەی خۆ زۆر کەس حەزی لە مدمینە لە ئیدمانە لەسەر مخدرات ئەبێ تۆ ڕێی پێبەی خۆ ئینسان دوای حەزی تاکەکان ناکەوێت بێ دوای پێداویستەکانی بی کۆمەڵی مەعایری ئینسانی تۆ بێ لە چای بگری لەبەرەوە کە سەیری سیستمەکە ئەکەی سیستمەکان هەمووی شێواوە کارزانجار ئەوەن ڕنگدانەوەی هەبوو دنیا بۆ بە گوندێکی بچووک بۆیە ئەوەی کە لە ئەمریکا ئاگوزارێ لە ئەوروپا ئاگوزارێ لە شوێنێک ترە گوزارێ ڕنگدانەوەی هەیە لەسەر گەنجەکان ئەگەر وردی بکەینەوە تۆزێ بۆ هەرێمی کوردستان پێ دوایە لە ناو هەرێمی کوردستانە چی زۆر پاڵنەرە بۆ ئەوەی لە پاڵ ئەوانەی کە باست کرد چی زۆر پاڵنەرە بۆ ئەوەی کە ڕوداوەکانی کوشتن ڕووداوە ناخۆشەکان زۆرتر بن هەواڵە ناخۆشەکان زۆرتر بن لە هەواڵی کارزان تۆ بێبی بە دوای هۆکارەکان بگەڕی خەڵک بۆ خەڵکە کوژێ مەسەلەن ئێستا کوڕ هەیە باوکی خۆی کوشتووە سێ برای خۆی کوشتووە دایکی خۆی کوشتووە لەسەر وەرەسە هەتا وەکو ئێستا ئێمە نەمانتوانیوە مەسەل لەسەر عەرزە چەند کەس یەکتریان کوشت باش ئێمە قانونێک لە ئیسلاحی زەناعی یاخود لە داری زەناعەت دەرنەچووە تەنزیمی عەرزەکان کا بۆی هەر یەکەو بەشی خۆی بزانێت لەم ڕۆژانەیە ئەوەی کە ئافرەتەکە نازانم لە شۆ بکوژرا بوو کشتەکەی فەقیرە باوکی وتی ئەوەتانە وەزارەتی زەراعە محاکم وەزارەتی ناوخۆی یاوێتی بە ئێمە ئەوان دەڵێن ناهی ئێمەیە دوو نەبوونی یاسایە جێبەجێنەکردنی یاسایە کاکە تۆ ئینسان کە دەمانی ترس لە دادگا بەڵێ کە ئینسان نەخۆش بوو
ئەبێ تۆ زەمیری نەبوو ویژدانی نەبوو ئەبێ قانون و یاسا و حکوومەت بێ بە زەمیری باشە کە حکوومەتیش خۆشی یاساکە جێبەجێ نەکە فەرموو ئێستا لە ناو حیزبەکانە بە تایبەتی پارتی وێشێتی چەند کەسیان لایە کە داوا کراون ئەبێ بێن تسلیمی دادگایان کەن هەر بەرنامەی لە هەموو کەناڵەکان باسەکەی ئەوەتانێت چەند مناڵی ئەنفال و پازماوەی ئەنفال و کیمیاباران ئەڵێ باوکمەوەتە لە فڵان شوێنەوە تەقاوت کراوە لە فڵان شوێن دانیشتووە باوکمی کوشتووە ئەوەی پێشمەرگەی کوشتووە ئەمە هەمووی خۆیان باسیەکەن ئێ باش ئەگەر یاسا سەروەرە بۆ ئەمانە تەسلیم ناکەن قانونی تەمەن کەسێک کە تاوانێکە یەکێکە کوژێت دوانە کوژێسیانە کوژێ ئەبێ قانونەکە لە بێ ئەعدامیکەی ئەوەتە هەموویان دابەستون و هیچیان ئەعدام ناکەن وایە هەموو کەسێک خۆی گەورە فەرمی ئەگەر نەفسێک بەبێ حەق بیکوژی وەکو هەموو دنیا کوشت بێ کە من ترسم نەبێ و بزانم لایەنێ لە خۆمەگرێ و کە بزانم بۆ نمونە ناگیرێم و کە بزانم بە سڵحی عەشایری سڵحەکرێم و ئیعدام ناکرێم نەفسی زەعیفیشە ئەمە هۆکارێکە وەکوتمان ڕاگەیاندەکانی بەڕاستی ئێستا خۆ دەزانی زۆر قسەمان لەسەرەوە کردووە هەندێک کەناڵ پیا بووە هەر بە ئەخلاقیەکانە یانوێ نەمێنێ کۆمەڵێک کەسێک بووە کا بە نمونە قودووە خەڵکێکی زۆر هەیە لاساییانەکەنەوانێ اینجا خێزانمان وردە مەسئولیەتەکەی خۆی لە دەست داوە باوکە ڕۆڵی خۆی نابینێ ئیتر بە قەیرانی ئابووریەوە بێ بە فەیسبووکەوە بێ بە ئەنتەرنێتەوە بێ بە چیەوە بێ چێ بۆ مناڵەکانی بەرەڵا کردووە باشە تۆ لە شوێنێک ئاژی قانونەکە با بڵێن سەروەر نەبێ لە هەمان کاتە ڕاگەیاندەکان هەندێکیان ڕۆڵی سلبی بینن لە هەمان کاتە پرۆسەی پەرۆدە و فێرکردنمان بەم ئاقارەیە ڕواکە ئێستا ئەبینی ئێستا هەیە گەشتۆتە هیچی ناوەندی کاک کارزانجان 6 ساڵی خوێندووە بە بایکۆت و بە گوناحی چییە هیچ فێر نەبوو ناوی خۆی نازانێ وەرە لە زانکۆ لای ئێمە بزانە خوێندکارەکانمان بۆرەقەکانیان نەبووە یانە وەرە بۆم خوێنەرەوە جاری وا تەلەبەکە بانکە مەڵەمەوە چی نووسڕ وڵڵی نازانم خۆشی نازانم خوێندوم پەلەپە نووسیوەتی کاکە جان ئاستی خوێندن و پەروەردە بەم شێوە بێ من دەیان جاروت و مۆزادی پەروەردە وازی لە پەروەردە هێناوە خەریشی فێرکردنە بۆیە بێ ئیشی پەروەردە بێ پەروەردە ئەوەیە بەها ئەخلاقی و قیەمەکان چونکە هەر کەسێ علمی دنیا و پێ بێ بەهای ئەخلاقی لەگەڵ نەبێ کارەساتی لە دروستە بێ ئەمانە هەمووی کۆبوونەتەوە بەس لەوانەیە هەندێک کەس دەڵێ بەوەی هەژاری و قەیرانەوە کاک کارزان هەزارە عایلە هەیە نانی بەیانی نییە خۆشی ناکوژێ خەڵکیش ناکوژێ بۆ لەبەرەوەی شتی تری هەیە پەروەردەیەکی باش کراوە جانبی ڕۆحەکەی بەقووەتە وەکو جەنابوتی لە خوا ئەترسێ ویژدانی زیندووە خۆ ئەوە نییە هەر کەسێ فەقیر بوو خەڵک کوژێ یا بخۆ ئێمە جۆ لەو ڕاگەیان نەخراپانە ئاگەین بۆ کاریگەریان لەسەر ئەم کەسانە دایک و باوکیانی هەمالیان کردوون سەدان کێشەیان هەیە پەروەردەیەکی سەقەت کراوە برادری خراپیە ئەم ڕاگەیان نشید هەمووی کۆبەتەوە تەفاعلی کردو ئەو حاڵەتانە دروست بووە ژنومێر لەگەڵ یەکتریە هەکە لەم ڕۆژانە من یەکە مامۆسایەکی ئاینی بەداخەوە یاخ دین بەم شێوە نییە قوربان جان خوای گەورە دینی وان نەکردووە مامۆسایەکە ژنێ تەلەفۆنی بۆەکە زۆر کەس بینیوەتی ئەڵێ مێ دەکەم بۆ نمونە نوێژ ناکە ئەڵێ وەگەر نوێژ نەکە بەجێ بێڵەوازی لێبێنە ئەمە کەی ئیشی مامۆستایە ژن بە تەلاقان بە تو ئەبێ سڵح بکەی ئەبێ ئیشی بکەی بڵێ خوای گەورە لە قورئانە فەرمیەتی ئەوەی خوای گەورە خۆی خۆ پێمانەڵێ ئەڵێ کفرەکەی کفرکە خێرەکەی نوێژەکەی ڕۆژی قیامەتی هەیە و حساب ئەوش سەیرە ینی بەعەلەنیە ما وترێ و تێژە پەڕێوەشتێتە ناو خەڵک و کەسی محاسەبە ناکرێ و لێ پێچینەوە کەسیش ناکرێت کاکارزان جەنم ئافرەتە داماوەجە چێکی نیە خێزانی خۆیەتی ئەڵێ پیاوەکەم باشە زۆر باشە ئەوەیە یەکاکە نوێژ ناکە بۆ خۆی نوێژ ناکە بۆ کەم کەسە بوو نوێژێ کرد و دوایی بە ملحید بۆ کەم کەسەیە پیانەگو ملحید و خوانە ناز دوایی بوو بە ئەو پەڕی ئیسلامی لەبەرەوە تۆ نازانی بەیانی ئەم پیاوە چییە بێ خوای گەورە کە ئێمەی دروست کردووە دەرگای تۆبەی دا نەخستووە تۆ بۆ چوو ژنێ لە پیاوەکەی نەکەیت و بە تەلاقانیەی ئەمە کەی ئیشی مامۆسای ئاینیە زۆر سەیرە یعنی ئەمە دینەکە ئاوایان لێ کردووە بە ڕێزەکەم ئەمە پەروەردە و تعلیمەکەمانە ئەمە ڕاگەیاندنەکەمانە ئەوە سیاسەکەمانە ئەوە قانونەکەمانە باشە خەڵک تاک ئەبێ خۆی چی بکە ینی وەکو خۆ دوو دەکە لەم دۆخەیە بێ خۆ نابێت چاوەڕێ بکە ڕۆژێ لە ڕۆژانەویش ببێ بە ئامانج و بکەوێتە دۆخێکی خراپەوە کە ئیشەڵای هیچ کەس ناکەوێتە دۆخێکی خراپەوە چی بکە تاک دەبێت چی بکە کارزان تاک چێ من و تۆ ئێستا پیاوە کوژین تعدا لە خەڵکەکەین بۆ هەموو شتێنە بۆ قسەی خێری ژەکەین ئەی ئێمەشە تاچێنین لەم کوردستانە بەڵام ئێمە لەوانەی پەروەردەیەکی باش کرابێتین لەوانەی برادەری باشمان هەبوو بێت لەوانەی بیرکردنەوەی باشمان هەیە ئێستا زۆر گەنجمان هەیە قوربان جان ئێستا لە تیکتۆک بەڵێ نازم باسم کرد یا باسم نەکرد ئەم سەیری تیکتۆکم کرد بۆیان ناردن جەم نەشتێگەی بۆ منێن لە قسەی لەسەرکە خۆی ناخۆشیشە ئەو ئەم هەمووشە ناخۆشابی نەگەم خۆم سەیری ناکەم بەس بۆتە نێرن ناچاری پیاوێکی بەتەمەنە ڕیسپیە کاکازم جاران ئەوە لە دیوەخان دانی سڵحی عەشایریە کرد خوێنی کوژانەوە ئێستا ئاوا ئەکاوڵە دا برسیمە و دا برسیمە توخوا بەو سەربسیمە ئەمە پیاوە ڕیسپیەکانمان بێ من بۆ لۆمەی هەرزەکار و مناڵەکەم بکەم بۆ لۆمەی مڕاهقەکە بکەم لەم سەردەمە هیچ و پوچەیە لەبەرەوە
کەسانێکن شخصیتیان زعیفە پەروەردە نەکراون ویژدانیان نییە ئەمانە وایان لێ بۆی ئەبێ بگەڕێنەوە بۆ پەروەردەی خێزان تۆ بێ لە خێزان دەست پێ بکەیت بەس دکتۆر یەکشت سەیرە یعنی ئێستا ئەوی تۆ باست کرد ئەمە ئەبێ بە کارکتەرێک و ئەبینرێ و ڕەنگە ناوبانگیشی لەسەر پیا بکە یعنی ئەم دیوەیان بۆ من پرسیارە بۆ خەڵک بەدەمێ واچێ تۆوتت کارێکی خراپە ینی ئەو نمونەیە تێنایەوە ڕەنگە من بتوانێت سوکا بەڵام لەسەر ئێمە خەڵک جانبی مادی هەیە و کۆمەڵی غەرایز ئینسانیمان هەیە باشە لەگەڵیشە جانبی ڕۆحیشمانێ حتا بگەڕێتەوە بۆ دینخوای گەورە کاڵ ئینسانی لە قوڕ دروست کردووە و ڕۆحی خۆی کردووە بەناوە ئێمە جانبە ڕۆحیەکەی کە لە نەخمانە هی خوایە ئەوەمان هیمال کردووە چیمان احتیمام کردووە ئەوەی کە لە قوڕەکەەوە بۆمان ڕەگیراوە جانبی ئاژەڵیەکەی و حیوانیەکەی و غەریزەکان و جنسوەمانێ سێ بەشی خەڵکە کوژرێ لەسەر مەسەلەی جنسە جنس و پارەیە لەوە زیاتر تێ ناپەڕێ هەر ئەمانەشن کە تۆ ئیمانەکە و نەبوو کە جانبی ڕۆحیەکە و زەعیف بوو کە فەلسەفەیەکێ نەبوو لە ژیانە کە ئیمانی بە داهاتوو نەبوو کە شتێکی بۆ خۆدانە نابوو بڵێ اینجا لە لای ترەوە ئەوەی کە ئەو کۆمەڵناسە باسیەکە ئەڵێ حتاوەکو تەکنەلۆجیاکان و سیستمی ڕاگەیاندنیشی چوپوچە وەرە تۆ سەیریکە با دوو کۆمپانیا بێنینەوە بنمونە کۆمپانیای فەیسبوک و ئەمەی یوتیوب ئێستا هەر کەسێ ئەڵێ بڕۆ خۆ قەشمەرکە وەکو ئەم پیاوە بڵێ برسیمە و خۆست و کە دەم و چاو حەرەکەی ناشرین کە چیەکەی بیکە مهمەیە زۆرترین بینێرە هەبێ ها ڕواڵەت من پارەش دێمێ ساوانی کە زۆرترین بینێرە پارەیان هێنێ یعنی بینیوتە کۆمپانیا سەرمایەدارەکانی ژیان تەشجیعیشی تافی هەکەن مەبەستیانە چونکە تا خەڵک زۆر بێ ڕیکلامیان زیاترە بێت تیجا یعنی هەمووی قازانجەکە مادیە هەموو یەگەڕێنەوە بۆ جانبی ڕۆحیەکەی هەمال کرا حەقیلەوە نییە کەسایەتی ئەو کەسە چی لێ دەبێت بە چی چۆن خۆی نمایشەکە چۆن خۆی ناشرینەکە نیزامی سەرمایەداری لەسەر قازانجە حتا وەکو لە پەروەردە لە هەموو شتەکانیانە تاکەکان ئامادەکەن حتا ئەرە کڕۆم باسێکە ئەڵە بێت تاکەکان ئامادەکەن لە سمی سەرمایەداریە فێر بن باج بن ڕێزی مافی تاکە کەس بکەن جۆنێنە لایەنە کۆمەڵایەتێکە چکە تاکی زاڵ کردۆ بەسەر کۆمەڵە ئەمە کێشەکانە تۆ ئەڵێ ئەمانە بۆ ئای لێ هاتووە تۆ هەموو چواردەورەکە و ئاوایە لە کوردستانە من هەر لەم بەرنامەی تۆ ئەبزان باسم کرد گەنجێ بێنە ساوانی خۆیانە کوژن هەمووی لە هەشتا بە دواون بە دەگمن تیانە پێش هەشتا بێ یعنی 40 ساڵێکە باشە خوا 40 ساڵە خەڵکە کوژن خۆیانە کوژن لە 40 ساڵە مشتڕی عێراق و ئێرانی بینیوە ئەنفالی بینیوە کیمیابارانی بینیوە ڕاکردنەکەی بینیوە گرانی بینیوە شەڕی ناوخۆی بینیوە داگیرکردنی کوێتی بینیوە داعشی بینیوە چی بێ باشە چۆن مرۆڤی دەرن دروستە بێ چۆن دەرن دروستە بێ براکەم هەمووی لە کارەساتە ژیاوە هەمووی نەخۆشی من پێش تۆ والله لە 1990 قورعانێ بۆ خۆم لە 1995 تاچی کورد دەروون نەخۆشە خۆ دەروون نەخۆشەرەوە نییە بوشە بەعیوە دکتۆر ئێستا خۆ خەڵک بەیەکێک بڵێ دەروون نەخۆشە لەوانێ لێو بە خەڵک ئاگەشێت نین خۆ دەروون نەخۆشیە قوربانجان دەروون نەخۆشەوەی حاقد بیت ئەمە دەروون نەخۆشیە بە وەفا نەبی ڕازگۆ نەبی بەغیلی بە خەڵک بەری حەسوودی پێبەری لە پازملە باسی بکەیت چاڵی بۆ هەڵکەنی لەبەرە ڕوودانیشی تو لە پازملە هەوڵی کوشتنی ئەمەیە خۆ ئەمە قیمە ئەخلاقیەکانەوە دەروون ئینسانە خۆی جینا هەمومان وەکو ئینسان حتا ڕێکخراوی WHO تەندروستی جیهانی ئەڵێ ئەوە نییە ئینسان نەخۆشی نەبێت دەروون درستی ئەوەیە کە کۆمەڵێ لایەنی دەرونی سەحی نەفسی هەبێ کۆمەڵێ مەعایری داناوە ئێمە مەعایران لە زۆری تاکەکانمانە نییە ئەمەش هەمی ڕنگدانی و کۆمەڵگایە بڕۆ خێزانی کوردی بزانە بەگەشتۆتە بە چه حاڵێک بەس لەوە کرد کە سوشال میدیا تەسیراتی باشی هەیە لەو زۆر خراپیشی هەیە زۆر جارە مناقەشەیە دەکرێت لەسەرەوەی کە سانسۆر بکرێ ڕێگە نەدرێ بۆ نمونە من لەم ماوەی پێشودا جۆم لێ بوو گروپێک دروست بوو بۆ نمونە تیکتۆک قەدەغە بکرێ فڵانشت قەدەغە بکرێ بەمە معالەجا بێت یان ئیلا بێ بگەڕێنەوە بۆ ئەساسەکە کە پەروەردەکردنێکی دروستە کارزان ترسمان لەوە نەبێ هەرچیە بینی ئەمانە پینەوە پەڕۆن تۆ تیکتۆکیشە مەمنوع کرد شتێکی سەر هەڵەیە وا لە ماڵەوە نەوهێشت کەسانی تری لە کافتریاک بۆ تەکەنەوانێ لەبەرەوە ئیلا ئەبێ بگەڕێتەوە بۆ ئینسانەکان ئەم ئینسانە پەروەردەکەی ویژدانێکی زیندوی هەبێ هەوڵی بە ئەخلاقیەکانی بێ کە تۆ ئینسانەکە دەروون دروست بوو بە ئەخلاقیانی هەبوو احتیمامی بە هەردوو جانبی مادی و ڕۆحیە فەلسفەیەکی لە ژیانە هەبوو ترسی لە خوا هەبوو بیری لە مەسلحەتی خەڵک کردەوانێ بەرامبەرەکەی قبول کرد تەسامحی هەبوو ئێستا کۆمەڵی لە دەروونزانەکان ئیش لەسەر شتێکەکەن جۆرێک لە علم النفس پیا بۆ علم النفسی ئیجابی پۆزیتیڤ سایکۆلۆجی دەروونناسی ئەرێنی ئەڵێ وەرە با ئێمە ئیش لەسەر قەلق و خۆکوشتن و ئەمانە نەکەین وەرە ئیش لەسەر جوانیەکانی مرۆڤکەن شتی زۆر جوانمان هەیە ئێمە ئیش لەسەر جوانیەکانی ناکەین هەمووی ئیش لەسەر خوان ناوچیانەوەکەین هەمووی لەسەر غەریزە جنسیەکانیان نەیکەین هەمووی لەسەر کوشتن و بڕی نەیکەین بۆیە ئەوە دروست بە ژینە ئینسانی کورد چی فەرقە لەگەڵ ئەوروپیەکە
بەڵام تۆ وەرە ئەو مناڵی لە لای ئێمە پەروەردابێ بی عایلەیەشی تر کە هەموو مواصفاتانەی تیابێ ئەگەر نزیک نەبێتەوە لە مەلایکەت شتێکی لەو کەمتر نییە ئینسانە وەکو ئەم بۆ زۆر خۆیمە لە کۆمەلگای کوردیا ماشەڵڵا ئینسانی باشمانێک کاکە گیان خێزانی زۆر باشمان هەیە بەڵام کەمن ئەوەی خەریکە بەرەو لێکترازانە ڕوا ئەم سیستمە هیچ و پوچە زاڵ بۆ بەسەری ئەوانە زۆرینە باشە من نامەوێت بەڕاستی بتخەمە سەر یان بتبەم بۆ ئاراستەی کە قسە لەسەر سیاست و بکەی بەڵام حکومڕانی نەوعی ئیدارەدان تا چەند پەیوەندی هەیە بۆ ئەوەی کە مرۆڤی ئێمە تەندروست دەروونێکی تەندروستیە بەلانی کەم کارزان ئێمە لە بواری دەرونیە کۆمەڵی دام و دەستگامان هەیە پێیان نەڵێن دام و دەستگاکانی بە کۆمەڵایەتیکردن تەنشی اجتیماعی سۆسیالیزیشن باش ئێمە زۆر هەڵی خێزان کاکە خێزان یا پندێکی کوردیمان لە گیان لەسەر بنجی خۆی ڕێتەوە مەج ڕاستێکی تیان نییە زۆر دایک و باوکێ زۆر باشن مناڵەکان خراپ دەرەچێت زۆر دایک و باوکێ خراپن مناڵەکان باش دەرەچێت لەبەر چی لەبەر بەس خێزان سەرچاوی پێکێنانی کەسێتی ئینسان نییە دوای ئەوە باخچی ساوایان و دایەنگا و قوتابخانە خوێندنگا هەیە دوای ئەوە ڕاگەیاندەکان هەیە دوای ئەوەی شوێنەکانی خواپەرستی ئەوە پێڵە ژنەکە تەلاق بە و دوورکەوەرەوە لێ شت ئەم دام و دەستگانە حیزبەکان هەیە پارتە سیاسەکان هەیە هەموو ئەمانە ئەگەر لەسەر ڕێچکەی ئاسایی نەبن هەموویان یەک بەرنامە و پرۆگرامیان نەبێ بۆ بنیانانی کەسێتی ئینسان دش بە یەک بن ئینسانەکە فەوتێت کەوەکوی سا لە کوردستان زۆر وڵاتانی وەکو ئێمەوای لێ هاتووە اینجا جەناب باسی حکوومەت و دەسەڵات و سیاست بەڵام من ڕەفتێکەم بە بابەتەکەی خۆمە علمن سۆمی لاقم بە سیاستەوە نییە باش تۆم لە خێزانێکی لە ماڵەکەی خۆتە ئەگەر باوک دیکتاتۆر بێ توندوتیش بێ لەگەڵ مناڵەکانیان فەرق و جیاوازی لە نێوان مناڵەکانیە کە عقدەی قابل دەرەچێ ڕقیان لە یەکتێ بێ مناڵەکان اینجا مناڵەکانی کە هەستیان بە ئەمن و ئاسایش و خۆشەویستی لە ناو خێزانە نەکرد ئەڕۆن تەرە ئەبن ئەچن برادەری خراپەڵیانە خەڵەتێنێ ڕاگەیانی خراپەڵیانە خەڵەتێنێ دەوەرە ئەمە گەورە کەرەوە بڕۆ بۆ سەرەوە دەوڵەتە کوردستان کە بە خێزانێک ئەگەر باوکەکە ئەوەی کە حکومەکە دیکتاتۆر بێ فەرق و جیاوازی لە بینی تاکەکانیا بکات یاسا سەروەر نەبێ زوڵم و ستەم بکە مناڵەکان چیان بێ ئەگەر تۆ مناڵێک پارەی نەیت ڕۆژانەی نێت چێکە دەست بە گیرفان تاکە دزی لێگە وایە تۆ زڵم و ستەمی پێ بکە لی بە تۆ ناوێرێتەوە چه خوشک و برایەکی بێ تۆڵە لەوە کاتەوە کەسی ترەکا بە قوربانی هەمووی ئەمانن ئەم زڵم و ستەمەیە لە پیاوەکە کرێ پیاوەکە بە دەسەڵات و بە مدیر عامەکەی ناوێرێ یە تۆڵە لە چیە ئەمە بۆ خێزان ڕاست بێ بۆ شارێک و بۆ دەوڵەت یەکشتا بەڵێ یەکشتا بۆ هەموو عالەمیش کورە با بە سیستمی عالەمی هیچ و پوچ ئاخر ڕاستەکان بەڕێزە ئەگەر سیستمێکی هیچ و پوچ نەبێ یەکێکی وەکو ترامپ بەبێ بە ڕئیسی عالەم گەورەترین دەوڵەتی عالەم شێتێک ئەغڵ ناوە لە ناوی دەرونی خۆت دوکرەکە خوانوتی بزڵت چۆن ئەما بێ سەرکردەی و قەراراتی مەسیری بەدەست بێ بە ئاشکرا نییە گو نەوتی عێراق منی ئەیبەم بە ئاشکرا نیوت بە ئاشکرا ناڵە بە سعودی ئەڵێ بپارەم بێتێ ژنا بە عاسانی بە تارەکەتەوە ناڕێ ئەو باشکرا دزی و لێکە سەر و سامانەکەت بە خۆم کابرا درۆ ناکات باشە ئەوە وابکە خوار خۆشی ئەوە کات نەیکا بە قسەی ناکات لەبەرەوە بەداخەوە وەکو ئەم دکتۆرە بە ڕێزە ئاڵێ ئالان دونۆ فعلا ئێمە ئێستا لە سەردەمێکە ئەژین لەو پەڕی یان ئەگەر بیگەین تۆ بۆ دین ئەڵێ نیشانەکان هێندێ مامۆسای ئاینی ئەگەمی بڕۆ کەڵوو نیشانەکانی آخر زمانە بەڵام من ناحیە علمیەکە وەڵێم بالضبط لە سەردەمێکە ئاژین هیچ سەردەمێک نەژیاوە مرۆڤایەتی تا ئەمڕۆ ئەوەندە زوڵم لە ئینسان بکرێ ئەوەندە ئینسان سوک بکرێ ئەوەندە جانبی مادی و جانبی ڕواڵەت زاڵ بێ ئەوەندە ئینسانە تافیهەکان صاحب قەرار بن سەردەمێکی زۆر خراپەی کردن باشە دەمەوێت لەسەر ڕۆڵی یاساش قسە بکەین یاسا تا چە نەتوانێت ینی ترس متمانە گەڕانەوەی متمانە بۆ دادگاکان و بۆ یاسا ڕاستە ئەو بابەتە بابەتێکی ویژدانیە و ئینسان پێشە شتێک ویژدانی خۆی قەرار دەدا بەڵام خۆ یاسا و سزاش بۆ ئەوە هەیە بۆ خەڵکانێک ئەگەر ویژدانی ئیشی نەکرد تۆ من بۆ ڕاکێشی بۆ خۆ نازانی یاسا چۆنە لە کوردستان باشە بەڵام خۆ پێویستە ئێوە بیڵێن وەیلانی کەم بگات چوزان من دڵنیام بەڵام ئەم تەکیدکردنەوەی خۆ وتنەکەی هەر باشترە لە نەوتنی تۆ لەسەر زمانی منەوە بێ خۆ باشتیە زانی لە من بخوا هەموویجان لەم بەرنامەی خۆ باسی کردو میوانە ناوە حیزب سیاسیەکان خۆیان دەڵێن یاسانیە ئەڵێ یاسا کێ بە قوت بێ و لاسی ڕایکێشە بۆ خۆی باشە ئەگەرادەێت خۆ ڕاوەسێ یەکێ لە شوێنی عشایرە نەزڵ 12 کوڕی هەیە لەیکێ لە تەلەڤیزیۆن مقابلەیەکی وتی وەڵاهی پیاو نییە بێ کوڕی من بگرێ وتی وەڵای مرور لە کوێ بگیرە تەلەفۆنێکە نازانتی ئەو ڕۆژانە سەیبینین چیە قانون لەبەرەوە خۆت شتەکە ئازانی بخوا بەڵام خۆ ئەگەر یاسا متمانەی بۆ بگەڕێتەوانێ دیسان ناتوانێت تەسیری هەبێ بۆ ڕێگریکردن لەوەی کوشتن ئاسایی بێ بۆ یەک دنیا هۆکاری تریشەیە کە بازەکرێت ڕێگریکردن لە چەک بۆچی چەک بە ئاسانی دەست خەڵک بکەوێت لە کاتێکا لە شاشەکانەوە لە دراماکانە لە درامای کوردی و بیانیشدا چەک بەدەست پاڵەوانە ئەوەی کە تەقاکە و خەڵکە کوژێ پاڵەوانە حتما خەڵک هەوڵەدا چەکی دەست بکەوێت بۆ بە ئاسانی چەک دەست بکەوێت
نظریەکمانێمە لە علم نفسا پێڵێن تعلم اجتماعی یاخود فێربوونی کۆمەڵایەتی یاخود تیۆری لاساییکردنەوە زانەکە ناوی بەندۆرایە باش ئەڵێ حتا ئەگەر فیلمی شەڕخوازیش بڵاوەکەیتەوە ئەبێ لە کۆتاییە کەسە شەڕخوازەکە بە سزای یاسایی بگات بۆی بێ بە پند و عیبرەت زەقیشی بکەیتەوانێ نەک لە پەناوە زەقێتەوە و بۆی بێ پند و عیبرەت خەڵکی لاسایی نەکەنەوە نەک بیکەی بە پاڵانەوان و وەکو بەسەکی بانان بۆی دەرچەشێ خەڵک ئەڵێ مادەم ژیان ئاوا بێ بۆ شێوەیە بەڵام لای ئێمە ڕاگەیاندەکانمان ڕەچاوی ئەوە ناکەن یەنە و درامایانە و بۆیان کە و کەسەی پیاوکوژ بێ ئەوەی وابزانم شانۆگەری لا نەوازان بوو نازان چی و تێر کەسێک پیاوکوژ نەبێ ڕێزی ناگرن فعلەن وایە ینی ئەمە کۆمەلگاکەیە ئاوای لێ هاتۆ ئێستا ئەوەی کە چەکدار دەسیە ڕوا کەسانی ئوستازی جامیع و پرۆفیسۆر و ئەمانە هەر باوی نەماوە باشە دکتۆر هەرچەند لە شوێنێکدا باست کرد یانی و پێشمەڵە نەگوچانی کورتم هەیە بەڵام دەبیست دوای ئەوە قسە لەسەر خوێندنی ئۆنلاین بکەین ئێستا کە ڕێکارەکان بۆ دنیا هەندێک جار دەوترێت ناچاریە و دەبێت بۆ جۆرە بێ دەبێت چاوەڕێی جیلێکی خراپتر بکەین دەبێت چاوەڕێی داهاتوویەکی خراپتر بکەین یان نا مەرجنیە بڵین خوێندن ئۆنلاینەیتر گرفت دروست دەبێت بۆ تێگەیشتن و بۆ بیرکردن ئەم جیلە لە پاش وچانەکە وەڵامەکە دەوەربگرمەوە سپاس دەکەم بەڕێزان لەگەڵمان بمێنەوە وچانێکی کورت و بەردەوام ئەو خێرایەی ئێوە شایستەین ئاسیسیل کۆمان دەکاتەوە بازاڕیکردنیشم لە سلێمانی هەر شۆ مارکێت باشترین کوالەتی و هەرزانترین نرخ شۆ مارکێت لە سلێمانی شەقامی 6 مەتری بەرامبەر خەستەخانی فاروق شۆ مارکێت. They are out there, waiting to be discovered. Some of them are big, and some of them are small. But that's the thing with ideas. They don't just come to you. To find them, you have to move. Kia, movement that inspires. ئەو خێرایەی ئێوە شایستەین ئاسیسیل کۆمان دەکاتەوە
دووبارە ستاوتان لێبێت بەڕێزان گفتوگۆکەم بەردەوام دەبێت لەگەڵ دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی. دکتۆر ئەو کات پرسیارم کرد لەسەر ئەو زیانانی کە لە خوێندنی ئۆنلاین دەکەوێتەوەی کە ئێستا بە ناچاری و ڕێکارانی گیراونەتە بەر دەکرێت چاوەڕێی دۆخێکی خراپتر جیلێکی خراپتر بکەین یان مەرج نییە بڵێن ئەم ڕێکارەی تر گرەفت زان ئەگەر بە شێوەیەکی زانستی سەیری بکەین ئەمە ئەم سیستمەکەدا نراو لە هەموو وڵاتانی دنیا ئێستا هەیە ناچاریە بەهۆی ئەم نەخۆشیەوە بوو ئەگەر ئەم نەخۆشیە نەبووایەوە اینجا خۆ برا بە ڕێزەکەم خۆش 4 ساڵ پێش ئێستا و 5 ساڵ 6 ساڵ خۆ سیستمی ئۆنلاین نەبوو خۆ ئاستی خوێندن لە ئێستا باشتر نەبوو هۆی لاقی بەوە نییە بەڵام بۆ سیستمەکە سەرکەوتوو نییە لەبەری پێداویستەکانی بۆ دابین نەکراوە ئەجینا نەک ئێستا کە ئێستا بەهۆی کۆڕۆنایە بڕواو هەبێ 50 ساڵ پێش ئێستا خوێندن یەک جۆرێک لە خوێندن هەیە ئێمە لە کولەی تەربیە خوێنومانە خوێندن لە دوورەوە تعلم عن بعد ناچێ وەلای مشریفەکەی بەڵام ئەو کەسەی کە لە با ئەلەکترۆنیە خوێنێ ئەبێ عیشق و دافعی بۆ خوێندنەکە هەبێ کاکە ئەو لە ناو پۆلایە ئیستیجابەی نییە وەڵام دانەوەی دافعی نیە ڕەغبەتی نیە ئێستا لە تەنیش مۆبایلێکەوە دانیشتویە خۆی خەلەلەکە لە کەسەکانە هەیە لە خوێندکارەکە و لە قێزانەکان و مامۆستاکانە هەیە نەک لە سیستمەکە و هیچ ئەمەی ئۆنلاین و ئەلەکترۆنی پێداویستەکانەوە بۆ دابین نەکرد بۆیە سەرکەوتونەوە بەڵام ئەگەر پێداویستەکان بۆ دابین کراوە ئەم خوێندکارە لە ماڵەوە مڕاعاتی ئەوەی کردایە کە ئەمە نەخۆشی هەیە ژیانی لە خەتەرە بۆ ژیانی نەپارێزدێ لە تەلەڤیزۆنەکان بڵاوەکرێتەوە بە مۆبایلەکە بۆ بڵاوەکرێتەوە زۆر ئاسایە توانێت تەفاعولی لەگەڵ بکردا و سوودی وەرگتە ئێستا زۆر کەسێ بڕواو هەبێ من خۆم ئەوەندەی کە لە تەکنەلۆجیا و لە ئەنتەرنێت و لە ڕێگەی خۆم فێر بووم ئەومە لە جامعە فێر نەبووم دەبە دڵنیایی و پێ دەڵم بەڵام ئەبێت تۆ ئەم کەسە خوێندکارەکە دافعی نیە قوربان اینجا بەهۆی ظروفی سیاسی و هۆکار و دافعی سیاسی و لە دەلاوە دژی وەسنەوە ئەمە بۆ وایە ئەمە وایە و ئەمە وایە یەکاکە و بایکۆتە زین چ زەرەرێکیە خۆمە ئەلەکترۆنی نەبوو ئەو 3-4 ساڵە چی زەرەرێک مالێکەوت ئەم خوێندکارانە فەرمو ئەو نەتیجەکەیەتی گەشتۆتە بۆم باسکی لەسەرەتا گەشتۆتە هیچی با بڵێن متەوەسەی جاران حوتی بنەڕەتیەکە نازانێ ناوی خۆی وەکو پێوی بنووسێ خۆ ئەمە سیستمی ئەلەکترۆنی نەبوو بێگومان من کارزان زۆر جار وتومە منم قسانەی ئەیکەم لەسەر ئەنجامی توێژینەوە پێی گەشتم پەروەردە لە لای ئێمە ساڵ بە ساڵ ئاستی بۆ دواوە گەڕێتەوە زانایەکە بە ناوی پیاجێ نەزەریەکی هەیە من خۆم لە زانکۆ بە خوێندکارەکان مێڵم هاتووم توێژینەوەم کردووە لە تەلەڤیزۆن بڵاوم کردوێتەوە تەلەبە ئەبێ مناڵەکە بۆ نمونە کۆمەڵی تەجروبەیە کە ئەم زانایە دایناوە لەسەر مناڵی ئەوروپا کردوێتی هاتوین مناڵانی شەرقیش لای ئێمە کراوە کە مناڵێکی تورک مناڵێکی فارس مناڵێکی ئەوروپی لە 7 ساڵی ئەیزانێ لای من گەشتۆتە 13 ساڵ 12 ساڵ نایزانێ یعنی چەند ساڵ 6 ساڵ لەلایەنی گەشەی عەقلی و دواکەوتووە ئەمە نەتیجەی چییە خۆ ئەم مناڵەی ئێمە ئەگە زیرەکتر نەبێ لە مناڵە ئەمریکیەکە بەخوا کەمتر نییە هەمان مێشکی هەیە بەڵام لای ئێمە منهەج و فێرکردنەکەی خراپە سەقەتە هەل لە ئیشرافەوە بیگرە هەل لە ئیدارەوە بیگرە هەل لە مامۆستاوە بیگرە هەل لە طریقەی تەدریسەوە بیگرە هەو لە هۆیەکانی فێرکردنەوە هەل لە کەش و هەوای ناوپۆل و دەزانم کەمتان نەکردو یانەوەی لە ڕاگەیاندنەوە ئەم شتە بگەێنن بەڵام قەت بووە ئەمە وەکو پرۆژەیەک وەکو توێژینەوەیەک وەکو پێشنیازێک بیدەنە وەزارەت بیدەنە حکوومەت بیدەنە لایەنە پەیوەندیدار یانی دکتۆر کەریم هاوڕێکانی بەشەکەی لە زانکۆ دەجار یاومە گوێ لێ گیراوە استیجابە هەیە بەخوا خسویانتە تەنەکەی خۆڵەکەەوە من برادری بەمتی وەڵڵا فڵان مدیر عامسی تەنەکەی خۆڵگوتی مادەم ئەم نردوێتی یەک نمونەی بەسیطی بۆ ئێمە خۆ کەسی ناتوانین کاری لێ بکات ئەوە کاک بەهرۆز ماوە یادی بەخێر پارێزگار بوو کاتم حافظ بوو داوام لێ کردوتم کاک بەرۆ کتابێکم بۆ بکە دووشتم داوا کرد یەکێکیانەوەی بابەشی پەروەردەی تایبەت بکرێتەوە مناڵی خانپێداویستی تایبەت تۆ تەسەوور کە لە زمانی حاموڕابیەوە مەکتەب و مامۆستای و مناڵی خانپێداویستی تایبەت یەک بەژنێ مامۆستایان بۆ پەروەردەکە ئیتر یا دایک و باوکی مناڵەکە یا کاتبێکەدا ئەمە ناکرێت ئەم هەموو بەشە کراوەتەوە لە زانکۆکان هەندێکی هەر پێویستی پێی وەزارەتی تەربیە لە دایخە ناچن بەشە بکەنەوە ئەوە بوو خواڵ ناگرێت بە قسەیان کردینەوە وەزارەتی پەروەردە کتابم کرد وەزارەتی خوێندنی باڵا 4 بەش ئێستا لە 4 زانکۆ بەشی پەروەردەی تایبەت ئێستا سەدان و هەزاران مامۆستامان پەروەردە کرد بەس تەعینیان ناکەن بەسەر باشە باهاتێ بۆ کاتی خۆی شەڵا ئەمە یەک دووەم یەکێ لەوانە کتاب کراوە چوومەتە وەزارەتی پەروەردە داوامان کردو هیچ دەبێ مادەی سایکۆلۆجیای هەرزەکار دابنێ لەخە زۆر کێشەکانی هەرزەکاریە کوشتن و بڕین لەوێ سەرهەڵا با هەرزەکار جسمی خۆی بناسێ بزانێت دیاردەیە چییە مەسەن غەریزە جنسیەکان چۆن تێرەکرێ گۆڕانکاریەکانی چییە شەیتانی بوون چییە سووڕی مانگانە چییە ئەمە هەمی من هاتوونتە لامان لە مڕاهەقە لیان بۆ بەعقود ئەم گۆڕانکاریانی کە لەو قۆناغاڵێ چۆن بەهاکانیان تیا بڕواو هەبێ بردوومە بۆ یاومەتە دز مدیر عامەکە وتێتی جوابن لێجێنە دوایی جوابێکی نادۆ کتابەکەم ماوە ئەڵێ هەمانە بۆ خۆمان دایەنێن ئەمە چەند ساڵ پێش ئێستا 7 ساڵ پێش ئێستا کە من 50 ساڵێکیش داینانێن شتمان زۆر کردو قوربان جان بەس زۆر جار هەیە کە ئازانێت تۆ هێرک و غەڕە شەخسی
نایکە یا ئەڵێ چۆن من مدیر عامێکم یەکێکەوە پێم بڵێ ئەوە بکە خەڵک ئەڵێ بۆ خۆ نایزانی ئێمە حتا مدیر عامەکان و مەسئولەکانمان ئەو گیانی تەواضعیان تیان نییە کە لە خوار خۆیان شت وەرگرن کە بۆ خۆیەوە نەخۆشی دەرونیە طبعا ئێستا ئەبوایە کاک کارزانجان هەموو وەزارەتێ بە وەزارەتی پەروەردە و هەموو وەزارەتەکانەوە کۆمەڵێک کەم مستەشار و خەبیرانیان هەیە پارە وەرەگرن ئەبوایە ئێستا گوێ لەم بەرنامانە و لە سەدان بەرنامە و قسەی ئێمە ئەمەنگە قسەمان کرد گوێ بگرن بڵێ ئەم برادەرە با بانکەین بزانین چی ئەوێ با ئیسفادەی لێ بکەن خۆ بۆ وەزارەتەکە خۆی ئیسفاداکە شعبەکە خەڵکەکە ئیسفاداکە بەس نایەنەوە یعنی زۆر جار بۆ بەشتی شخصی ینی زۆر جار نازانم مەبەستە بێ مەبەستە ینی من پێم وتن جارێکی وتم تو ئەو خواتووی مناڵەکەی من جغرافی ئەفریقا و ئەمریکای فێرەکە من جغرافی لەشی خۆی نازانێت کامە تا ماڵ پێی بە مزگە حەرام براکەم پێشی ناخۆش بوو ئەم گوت وەر خەریکی تعلیمی تربیە و نییە ئەیبیانی چی تربیە و تعلیم بۆ فەرقیان چیە وتم مدیر عامێکی نازانێت تربیە و تعلیم فەرقی چیە کێشەیە کارزانجانەوە بۆ دەزانی تر شتەکان چۆن دانراوە چی پێوەرێمانە داهاندن ئیتر ئەمە وڵاتەکەتە بەرە وڵات دەیان و سەدان پێشنیارمە من لە باشە بەڵام هەر بێئەمەل بین یان دەبێت چی بکەین بێئەمەلەبی من لە 93 و بەرنامەم هێستا چەندە 2021 چەند ساڵەکە 27 ساڵە من هەر قساکە مور بێدەنگیش نەبووم والله هەتا هەناسەم تیاوی قسا هەروەم لە دەزیێت چی بکەم ئێمەمانان و تۆ ئەو خەڵکە شتەکان خینە بەردەم حکوومەت بەردەم وەزارەتە پەیوەندیدارەکان ئەڵێن کاکە ئەمە چارەسەرەکەی دێن پێشنیازەکەی تەواوی تر خۆ من توانای دەسەڵاتم نییە من قەرارم بەدەست نییە باشە بەڵام پێم وا بێ یعنی هاوڕای دڵنیام لەگەڵما کە وەزیفەکە بەتەنیا حکوومەت نییە لەو ئاستی بیرکردنەوە ئەوەی کە ناود نا وتە دەونووسەرە ناوی ناوە سەردەمی پڕوپوچی تاکیش وەزیفەی هەیە تاکیش دەبێت دەستکاری بیرکردنەوەی خۆی بکە ئەوە بۆ حکوومەت بەجێ خۆی کە دەبێت بەرپرسیارەتی هەیە و ئەرکە لەسەری دەبێت چاکی ئەی کاکەزا عەرە شتێکی جوانی دکتۆر مکەواسی ئۆنلاینت کرد شتێکم بیرکەوتەوانە من قەت نەمبینیوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان خوێندکارێک قوتابیەک دەستخۆشی مامۆستاکەی لە خۆی ڕیکۆرد بکا و بێدای بنێ لە ئەکاونتەکەی خۆی بەڵام بە سەدان نمونەم بینیوە وەرمە گۆرانێکی سەرەیان خستۆتە سەر کۆرسەکەیان تێگاوە ئەبێ بە پێکەنین و بە فشقیات ئەمە دانێن بەهای ئەمە زۆرترە لە دەستخۆشی مامۆستاکە قوربانجان وەرە من مەسەلەن قسمەکەمان لە قاتی سێمە خوارەوە لەسەر ئەو قادرمانە هەمووی دانیشتون 56 حد هەمووی مۆبایلەکەی بەدەستەوەیە کاوە سەیری شەکەم هەمووی خەریکی شتی تافی هەسەیرەکان زەمەی پیان دەڵێم بڵم ئافرین بەرزەمێکی جوانە بەدەستەوەی وڵا ئافرین ئینشەڵڵا ئیسفادەی لێ دایە خاڵە نەعەفو دکتۆر نەدەم چێ قوربانجان ئێمە کە ئەڵێن عەرەب مەسەلێکی ئەڵە طیور على أشكالها تقع لە کودەواری خۆمان ئەڵێن منجەڵ گەڕا سەرقاپی خۆی دۆزیەوە بۆ ئەگەر ئەم شەعبە نەبێ ئەم حیزبانە و ئەم حکوومەتەی لێ دروستە بێ ئەم حکوومەت و حیزبە و پەرلەمانە پڕ بە پێستی ئەم شەعبەیە ئێستا ئەم حیزبانەی ئێمە بەرە بۆ ئەوروپا وەکو ماسی لە ئاو دەریانێنی یەک 5 دقە ناژین ئەو ئۆبامایەش نازانم شێ ئاڵێ ئەو مێرکلە بێنە بۆ لای ئێمە وەکو لە ماسی لە یەک 5 دقە ناژی قبوڵی ناکەی خۆستەرەوە چێ دروستی کرد خۆڵای ئێمە دروستمان خۆمانم سیاست مەدار و مدیر عام وەزیران لێ کێوە هاتوون خۆمە لە عاسمان نەکەوتە خۆ من تۆ دروستمان کرد من تۆ دەنگیانەیە من خەڵکەکەش طبعا انتتان جا وازان لە بەرنامەی تو ئاوتم خەڵکەکەش خراپە وەزیفەی خەڵک طبعا خۆشمان خراپین قوربان جان ئەیخواتە شاغ نەبینە بە فریتە ناکە ئێمە خۆشمان مستحقین ئێمە ئەمانەمان دروست کردەوە بەڕێزەکەم ئێمە ئەمانە هەڵەبژێرین ئێمە ئەمانە شەڕی ناو خۆیان بۆکەین ئێمە هەموو شتێکەکەین لەبەرەوە من لۆمەی ئەوان ناکەم ئەبێ لۆمەی خۆمان بکەین چاکردنەوەی بیرکردنەوە پەروەردە بەس پەروەردە قوربان پەروەردەی سیاسی پەروەردەی هونەری پەروەردەی نازانچی ئێستا هونەرەکە خۆت زانی بۆ بەچی گۆرانەکانمان بۆت بەچی جاران چێ ئەوت وسای چێڵێ هونەرەکە چە تەمسیلەکانمان هونەری کوردی جاران چۆن بوو لە زمانی بەحسا لە تەلەڤیزیۆنی تەمیم کەرکوو ئەو هەموو هونەرە جوانە تەمسیلە کوردیان ئێستاش لێینەوەە باشە دکتۆرە من جارێکی تر لەگەڵ تۆژەرێکی دەرونیا و مناقەشەیەم کرد ئەو پێی وا بوو کە جیلی کۆن یان ئەو جیلەی پێشووتر کە لەگەڵ ئەو هونەرەدا ژیاوە لە ڕووی سایکۆلۆجیەوە ناتوانێت ئەو قۆناغە جێبهێڵێ جینا ئەوەی ئێستەژەکرێ هەر ئیبداعە هەرداهێنانە مەبەستم ئەوەیە ینی ئەوەی کە ئێستا هەیە مەبەستم ئەوەیە کە ئەوە هیچ گرفتێکی تیانە بەڕاستی هەر ئەوەیە کە ئەوەی کۆنمان پێ قبوڵەوە ئەومان قبوڵ نەیان ئەمەی ئێستا ئیشکالەتی ناتوانن قبوڵ ئێستاش ئیشی جوان نەکرێ لەم سەردەما گۆرانی جوانی شێ هونەری جوان هەیە بەڵام کەمینن وەکو ئەو کۆمەڵناسە ناوی ناوە پوچەکان زیاترن ئێستاوی لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەرەچێت خۆشتی جوانمان هەیە لە تەلەڤیزیۆنەکانیش گۆرانی بێژی ڕستەن هەیە شتی جوانە بەس کەمینن خۆی دائیمەن لە عیلمیشا زۆرینە ئیشەکات تۆ زۆرینە حکومەی مشکلەکە خۆ هەمانە شتی باشمان هەیە بەڵام جاران وەکو ئێستا جاران ئەگەریشە دەمخۆش نەبووایە چێ گۆرانی بۆ تەسجیلەکە نێتوانی گۆرانی تەسجیل کە فقەیەکی مۆسیقایشی بۆ ناکرد ئێستا خۆی دانیشتووە لە ماڵەوە بە جیهازێک هەموو شتێکەکە کە بۆ مۆبایلە شتێک بۆ بڵاوکاتەوە شتی وا بڵاوەکەن قێزت لێ بێت دەبڕ بچۆ خۆ سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان کە سەیری چی بکە قێزت لێ بێت تۆ خێزانی کورد شەرمەزاری ئەمانە بێتە ناو ماڵتەوە اینجا مناڵ وەرزەکانمان ئەوەیە دووبارا بێت و دووبارا بێت و لاساییەکاتەوە بەس جاران ئەوە نەبوو
خۆ من ناڵم بەشەری پێش و ئێمە مەلایکە دوین بەڵام ئەم هەموو ئیغڕایی کە ئێستا هەیە ئەم هەموو بەلادا ڕێبردنی ئێستا هەیە جاران نەبوو خۆ ئێمە ئازایەتی خۆمان نەبوو لە شوێنێکا بووین مەسەلەن من بۆ نمونە لەو گەڕەکە ئەژیام چوار دەورم هەمووی دەشت و چۆڵ بوو ئەگەر چوو ماشتێکی خراپم کرد دراوسەیەکم خزمێکم جوێیەگەیتم بە باوکمەوەی توی بدمەوانێ بەڵام ئێستا چیتە ئەو دیکۆڵانەکەی خۆتەوە کەس ناناسێ ئەم شارە بڕۆ سعاتێک بەڵێ بەڵێ اینجا ئەم هەموو ئیغڕاء هەیە کوا لە تۆڕە کۆمەڵایەتەکانی من جاران شتمان هەبوو وەڵڵی زۆر شتێ من گەشتومەتە مڕاحەقش نەمزانێ ئێستا مناڵەکە 5 ساڵی زانێ ئەمە یعنی خۆ من ناڵم خەتای ئەم جیلەیە پەروەردەی سەقەتەکە و سیستمە هیچ و پوچەکەی ئەم جیلەی دروست کردەوە خۆ خەتای ئەوان نییە ئەجینا و قوتابی لە زانکۆیە کە ئێستا من ئاوا لۆمەیەکەم ئەگەر لە سیستمێکی باشە پەروەردە بکرا ئەگەر دایک و باوکێکی پەس پەروەردەکرا ئەگەر مامۆستایەکی باشی هەبووە منهەجێکی باشی هەبووە ئەم هەموو پایکۆت ژنگێکی دروستە هەموو جەنگی نەبینێ ئەم هەموو شەڕ و کارەساتە نەژیا فەقیرە لە من باشتر دەرەچوو ئێمە باسی واقعەکەکەین و نەبێ بڵێن ئەم جیلە خراپەکەی ئەوانە جیلەکە کەوتووەتە زەمەنێکی زۆر سەخیفەوە کە ئەو ناوی ناو هیچ و پوت ئەم سەردەمە ئەمەی پەروەردە کردووە من چی بکەم ئێمە ئەگەر سەردەمی ئێمە ژەوە هەبووە ئێمە لەمان خراپتر بووین بە دڵنیاییەوە یعنی ئازایەتی خۆمان نییە ئازایەتی ژینگەکە و بارودۆخەکە بووە زۆر سپاس دەکەم سپاس بۆ دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی سپاس بۆی کە ئەم شەو میوانی تاوتۆبی دەزانم ماندوو بووی هیلاک بووی بەڵام سپاس بۆی کە لەگەڵمان بووی ئازانی نافتی سپاس بۆ ئێوەش تا بەرنامەیەکی دیکە هەر شاد بن